گڕوتینمانەداتێ و بەردەوامی و نوێبوونەوە و مێژووی سەروەریمان بۆ نووسێتەوە بە چەپڵەکانتان بە گڕوتینەکەی لە سەرۆکدایە بە خێراتنی باڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین بۆ سەرستەیج بۆ پێشکەشکردنی وتاری یۆبیلی زێڕینی یەکێتی نیشتیمانی کوردستان. Thank you. بژی خۆت. هۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەخێر بێن. سڵاو بۆ یەکێتیەکان لە ئەوروپا، سڵاو بۆ یەکێتیەکان لە ئەمریکا، سڵاو بۆ یەکێتیەکان لە بەریتانیا، سڵاو بۆ یەکێتیەکان لە هەر چوار پارچەی کوردستانی عەزیز. بەگلەییەکەوە دەست پێ یەکەم کێ ئەم مناسەباتەی ڕێکخستووە جارێکی تر خەڵکەکان وال دوور لە من دامەنن. هەر هەمووتان هەموو وڵاتێک لە دنیا هەموو حزبێک کە قەت دروست کرا بێت مێژوو یەکێتی ئەزانێ. ئەزانێ یەکێتی نیشتیمانی کوردستان مێژووەکەی چەند دەوڵەمەندە چەند پیرۆزە. ئەزانن مێژوویەکە پڕ لە خەبات، پڕ لە قوربانی، پڕ لە کوردایەتی و ئازایەتی. مێژوو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو ئەستێرەکانی ئاسمانە بریسکێتەوە. حزب نییە حەدی بێت بیر بکاتەوە وەکو یەکێتی بێ. ئەو تێکۆشەرانە، ئەو شەهیدانە، ئەو کەمەندامانە، ئەو پیاو مەعقوول و پیاو گەورە و ژن گەورە و ژن ئازایەنە، ئەوان بوون یەکێتیان گەیاندە ئەمڕۆ. ئێوە بوون دوای ئەو هەموو ساڵەی کە ئێمە موشکیلەمان هەبوو قەت واستان نەهێنا، قووەتاندا بە ئێمە، قووەتاندا بە ئێمە لەگەڵ ئەم هەواڵانەی کە لەوێ دانیشتون ئەو یەکێتیە دروستکەین ئیمڕۆ کە هەیە کە هەموو حزبێکی تر بەغیلی لێکە. هەواڵان یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بەڵێنەکانی خۆی جێبەجێەکە. 8 مانگ پێشێستا من لێرە لەگەڵ چەند کەسێک کۆبوونەوەیەکی بچووکم کرد. ئەلەوێ بەڵێنماندا چەند شتێک بکەین هەمووی جێبەجێ کراوە و هەندێکی بەڕێوە. وتمان بەڵەنسی هێز ڕێکە خەینەوە ڕێکیە خەینەوە. ئەزانم هەندێکتان بەگلەیین دامەزراندنی حکوومەت تۆزێک وەختی پێچوو. سەبرتان هەبێ. ئێمە بەڵێنماندا ئەم حکوومەتە حکوومەتێک بێ کە دڵی میلەتەکەمان پێی خۆش بێ. ئەم حکوومەتەی کە دروستی یەکەین حکوومەتێکە بێ کە وەکو پێویست بتوانێت خزمەتی ئەم میلەتە بکات. بۆیە من داوای لێبردوونتان لێەکەم بەڵام ئەبێ سەبرتان هەبێت چکو تا تەواو نەبێت، تا باش نەبێت، تا شتەکان وەکو پێویست نەبن یەکێتی نیشتیمانی کوردستان قەت تەنازوڵ ناکات. ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بەشێکە لە هەموو گۆڕانکاریەکان کە ئێوە ئەیبینن لە دنیا. وڵاتە زلهێزەکان پرس بە یەکێتیەکەن، ڕەئی یەکێتی وەرەگرن، لەگەڵ یەکێتی گفتوگۆەکەن. هەمووتان دەزانن لە بەغا قسەی کێ ئەخوا و کێ ئیشی پێ جێبەجێکرێ. قوربانی تۆ بم. بەیەکەوە هەر سەرکەوتووە بین هیچ خەمت نەبێ کوڕم. قسەکانم لێ تێک مەیە خۆم بە حاڵ ئەزانم چی ئەڵێم.
هەواڵانی عەزیز هەر یەکێتیە شتەکان چاکەکاتەوە هەر یەکێتیە غەڵەتەکانی خەڵکی تر ڕاستەکاتەوە هەر یەکێتیە شەڕەکات کە خەڵکی تر ناوێرێ شەڕ بکات ئاگام لە خەڵکە ئەزانم چەند نیگەرانن چەند ترساون لە معاشەکانیان و لە موچەکەیان نەحەقیشیان نییە قەت حەق نییە یەکێک تەهدیدێک بکا کە پێی جێبەجێ ناکرێ قەت حەق نییە قەبرستانەکان پڕن لە مەیتی داعش و قاعیدە پڕن ئەوان تێگەیشتن یەکێتی کە تەهدیدێکی کرد چۆن جێبەجێیەکە من تەخیر بووم بۆ هاتنم بۆ خزمەتان ئەمڕۆ لەبەر یەک سەبەب تەلەفۆنم کرد بۆ جەنابی سەرۆکوەزیران جەنابی سوودانی دیسان ئیشی یەکێتیە لایەنەکانی تر ئۆپۆزیسیۆن و نازانم چی لە ماڵەوە دانیشتون وەکو مشک سەیری تەلەڤیزیۆنەکەن هیچیان پێ ناکرێ هیچیان پێ ناکرێ مشک ئێ وایە ئێمە پەیامێکمان هەیە بۆ بەغداد ئێمە دوژمنی ئێوە نین چ کاتان لێ یەکەین هەواڵانی بەغداد گوێ لە میلەتەکە بگرن گوێ لە چەند سەرکردەیەک مەگرن کە لە بیریان چووە برسیەتی چییە میلەتەکەی ئێمە هیچ موشکیلەی نییە لەگەڵ عەرەب هیچ موشکیلەی نییە لەگەڵ کریستیان هیچ موشکیلەی نییە لەگەڵ یێزەدی حەقلیە میلەتەکەی ئێمە قوربانی نەزانینی لایەنی تر بدات ئیتر جەنابی سوودانی زۆر باش قسەی کرد ئیشەڵڵا لە هەوڵداین مەسەلەی موچە عیلاج کرابێت پێویستیش بکات لەم ڕۆژانە منەچم بۆ بەغداد بۆ خزمەتی ئەمەش نمونەیەکی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەو یەکێتی نیشتیمانی کوردستانەی ئێوە بە قووەتەکەی ئێوە ئێمە ئەتوانین ئەم شتانە بکەین و هەرەچین و هەر هەلیەکەین و دوای ئەم ئینتیخاباتەش پیشانتارەکەین چیمان پێکرێ لە بەغداد ئێمە خەڵک لەبیر ناکەین ئێمە حزبی ماڵە قوڕەکانین ئەنجا با پێتان بڵێم جارێ هیچتان نەدیوە ئەم یەک ریزەی کە هەمانە باشترە بێ با حزبەکانی تر پارچە پارچە بن ئەو هێزە پێشمەرگەیی کە هەمانە بەقووەترە بێ بەرنامەکانمان باشترە بن ئەم حزبە هەر بۆ پێشەوە ئەڕوا فەرموون سەیرکەن چی ڕووەدا لە دنیا هیچ شتێک ڕوونادات یەکێتیتیان نەبێ ئەوە خەریکە ئاشتی ڕوودات لە بینی تورکیا و هەواڵەکانمان لە شاخ بەشێکی ئەساسی بووین لەوە بێ ئەوەی یەک جار پەنجەیەکی یەکێتیەک بچێتە ناو خوێنی خیانەت تەنازوڵمان نەکرد و نایکەین هەر یەکێتیە کە بتوانێ حەق و حقوقی کورد وەرگرێ هەر یەکێتیە کە ئەتوانێ نەیارەکانی کورد بدا بە عەرزە ئەم یەکێتیە قەت بەڵێنەکانی خۆی لەبیر ناکات قەت کۆڵ نادات لە خەبات قەت والاز ناهێنێ لە ماندووبوون لە شەڕکردن هەتا میلەتی کورد هەموو حەق و حقوقی خۆی وەرنەگرێ و ئیشەڵڵا بە پشتیوانی خوای گەورە بە لا ئیلاهە ئیلا الله بە چاوی خۆمان کۆتایی هەموو دوژمنەکانی میلەتی کورد دەبینین بۆ پێشەوە یەکێتی بۆ پێشەوە یەکێتی هەر بۆ پێشەوە یەکێتی زۆر سپاس خواحافیز